زڵمێکی وایان لێ کردووە کە ئەمەلیان نەماوە بەم حکوومەتەکە بتوانن دەرگای بکەن لەبارەوە مردنیان پێ تووشترە تا لە ژیانی دەوڵەتی. ڕێویتیا ئەمەی لوبلیانە بەردەوام بکێ و ئەم لە مەیدانە کۆمارێنە ئەف مەیدان هەرچ قاس مەیدانێکە ڤالێژی ji alî dîroka Slovenya ve meydaneke girîng e li aliyekî win heykelê got şerê cîhanê duyemîn sembolîze dikin dibînin û li pişt me jî li serê ve avaniya civînên ji bo serxwebûnê ê pêşîn çêbûne ji wî alî ve jî meydaneke girîng e. سیانزە ساڵی خایەن تاوەکو توانیمان ببین بە ئەندام لە ڕێکخراوە نێودەوڵەتەکانی وەکو یەکێتی ئەوروپا و ناتۆدا. ئەگەر بە شێوەیەکی گشتی تەماشای بابەتەکە بکەین سیاسەتی سلۆڤینیا هەتا وەکو ساڵی 2004 بە ئاڕاستەی یەکێتی ئەوروپا و ئەتلانتیکدا ئەجۆڵایەوە. چوونە ناوەوەی بۆ ناو ئەم دوو کۆمەڵگایە بۆ هۆی ئەوەی کە ئامانجەکانی بپێکێت و مانایکی بە بزوتنەوەی سربەخۆکانی ڕۆژهەڵاتی ئەوروپا و باشووری ڕۆژهەڵاتی ئەوروپا ببەخشێت. ئەو وڵاتەی کە خۆی لا یوگۆزلافیا جیابوویەوە لە یەکێتی سۆڤێتدا بوو، هەر بۆیە ڕێکەوتنامەی واشۆ چیتر ڕێگا چارێک نەبوو بۆیان. هەر بۆیە لە کاتێکدا هەموو ڕێگەکان دەچوونەوە سەر ناتۆ و یەکێتی ئەوروپا لەو خاڵی پێکگەیشتنەدا سلۆڤینیا کە وڵاتێکی تازە و گەنج بوو، سیاسەتی ئەو وڵاتە شێوەی لەسەر دوو فاکتەری سەرەکی وەرگرت، ئەوانیش بوونیادنان و مافی هەڵبژاردن بوون. سلۆڤینیا کە خاوەنی سیستمی پەرلەمانیە، پەرلەمان لە دوو بەشی دوو باڵی پێک دێت کە بەدۆم ناو دەبرێن و یەکێکیان پێک دێت لە ئەنجومەنی نیشتیمانی کە لە نەوەد ئەندام پێک دێت و ئەوی دیکەیان ئەنجومەنی شورا و ڕاوێژکاریە کە لە 40 ئەندام پێک دێت. کۆماری سلۆڤینیا بە سیستەمی پەرلەمانی و دیموکراتی بەڕێوە دەبرێت. هەموو 4 ساڵ جارێک هەڵبژاردنێک ئەنجام دەدرێت کە تێیدا 20 پارتی سیاسی بەشداری دەکەن و 7 بۆ 8 دانە لەم پارتانە دەتوانن بچنە پەرلەمان. لە پەرلەمانیشدا لە دۆمی یەکەمدا 90 ئەندام پەرلەمانی تێدایە. 88 دانیان بەڵبژاردن دێن، دانەیەکیشان لە ئیتالیا و دانەیەکی تریشان لە پەرلەمانتارێکە کە لە هەنگاریاوە هاتووە. دۆمیش ئەنجومەنی شورا و ڕاوێژکاری وڵاتەکەی و ئەم ئەنجومەنانەش 40 ئەندامی تێدایە. ئەم ئەنجومەنە دەسەڵاتی ڤیتۆکردنی بڕیارەکانی پەرلەمانیان هەیە. سلۆڤینیا کراوە بە 8 بازنەی هەڵبژاردننی جیاوازەوە. لە هەر ناوچێکی هەڵبژاردندا 11 ئەندام پەرلەمان هەڵدەبژێردرێن. بۆ ئەوەی پارتێک بتوانێت بچێتە پەرلەمانەوە، بەلایانی کەمەوە دەبێت لە سەدا 4 دەنگەکان بباتەوە. پەرلەمان ئەرکی بەڕێوەبردن و یاسادانانی لە سۆدایە. لە هەڵبژاردن و دیاریکردنی سەرۆکی حکوومەت و وەزیرەکاندا پەرلەمان خاوەنی دەسەڵاتی ڕەهایە. سەرۆکۆماریش
داوای دیاریکردنی سەرۆکی حکوومەت و وەزیرەکان لە پەرلەمان دەکات. لە هەڵبژاردنەکاندا کە 4 ساڵ جارێکەکرێت لە بەرواری 13 تەموزی 2014دا لە ئەنجامی هەڵبژاردنە پەرلەمانێکی ئەو وڵاتەدا پارتەکەی میرۆ جێرار پارتی مۆدرنی ناوەندی SMC براوی یەکەم بوو. ئەم پارتەش بە ڕێکەوتن لەگەڵ پارتی DESUS و SDدا توانی کابینێکی نوێ بۆ حکوومەت پێکەوە بنێت لە بەرواری 18 ئەیلولی 2014دا دەستی بە ئەرکەکانی کرد. شتێکی تایبەتەیە کە سلۆڤینیا لە وڵاتە هاوشێوەکانی جیا دەکاتەوە، ئەویش کللتوری سیاسەتی هاوبەشە. لەو ماوەی کە بەرەو سەربەخۆیی دەچوو، ڕاگررتنی سیاسەتمەندە باڵادەستەکە لە بوارەکانی خۆیاندا خاوەن ئەزمموونێکی باش بوون. ڕۆڵی ئەم سیاسەتمەندانە لە بنیادنانەوەی وڵاتەکەدا لە هەلومەرجێکی هێندە دژواردا زۆر گەورە بوو. لە سلۆڤینیادا تەنها سیستمی بەڕێوەبردنی خۆجی یەک هەنگاوی کاری پێدەکرێت. واتە شتێک نییە بە ناوی دامەزراندنی والی لەلایەن حکوومەتە ناوەندیەکانەوە و هەموو کاروباری خزمەتگوزاری و بەڕێوەبردننی مڵکەکان و بەرپرسیارەتەکان لای ئەنجومەنە خۆجیەکان سنووردار کراوە و لەلایەن سەرۆکی شارەوانەکانەوە بەڕێوە دەبرێت. کاتێک باسەکە دێتە سەرباسی سربەخۆیی دەوڵەتی سلۆڤینیا و باسی سوپا و ئاسایشی ئەو وڵاتە دەکرێت، یەکەم شت بەبیری مرۆڤدا دێت جەنگی دەڕۆژە یاخود جەنگی سربەخۆیی سلۆڤینیا یان بەناوێکی دیکەوە جەنگی کۆتایی هەفتەیە. ئەم جەنگە بەڕاگەاندنی دەوڵەتی سربەخۆیی سلۆڤینیا لە بەرواری 25 حوزیرانی 1991دا لە نێوان هێزی بەرەنگاربوونەوەی هەرێمی سلۆڤینیا و سوپای خەڵکی یۆگۆسلافیادا لە بەرواری 27 حوزیرانی 1991دا سەری هەڵدا و لە بەرواری 7 تەمووز و دوای دەڕۆژ بە کۆتایی گەیشت. هێزەکانی بەرەنگاری سلۆڤینیا ئەو هێزە چەکدارن کە ئەرکی پاراستنی سلۆڤینیایی لە هەر هێرشێکی دەرەکی لە ئەستۆدایە، کو ئۆپنیا پێک دێت لە هێزی وشکانی و دەریایی و ئاسمانی و بەرەنگاری ئاسمانی. لە ساڵی 2003دا و لە دوای ئەوەی سیستمی سەربازی زۆرم لێ هەڵگیرا، هێزە چەکدارەکان بە تەواوەتی بوون بە سەربازی پرۆفیشناڵ و شارەزا و لە ژیانی ڕۆژانەشدا خاوەنی هیچ جۆرە کارێکی دیکە نین. دانیشتوانی سلۆڤینیا کە بەپێی ئێستاکە ژمارەیان کەمێک لە سەر و 2 ملیۆنەوەیە، بەشێکی زۆری ئەم دانیشتوانە لە سلۆڤینیەکان پێک دێت. کەمینە نەتەوەییەکانی وڵاتەش پێکدێن لە سڕبیەکان و کرواتیەکان و بۆسنەیەکان و هەنگاریەکان و ئالبانیەکان و ئیتاڵیەکان. ئەم یەک جۆری و یەکڕەنگیەی زۆرینەی دانیشتوانی سلۆڤینیا کاریگەریشی گەورەی هەبوو لەسەر سربەخۆبوونی وڵاتی سلۆڤینیادا. لە سەدانەوەی دانیشتوانەکەی ڕەنگە زیاتریشی سلۆڤینی بوو بن، زۆرینەشی پاڵپشتی سربەخۆییان ئەکرد. یەکجۆری نەتەوەیی خاڵێکی بەهێز و باش بوو بۆ سلۆڤینەکان. لەگەڵیشیاندا ئەگەرچی گروپێکی بچووکیان پێکدێنە، بەڵام باسکردنی پەیوەندی هەستیارەکەی گروپ و نەتەوەکانی دیکەش پشتگوێ نەخرابوو. لە ئێستادا سیاسەت گەیشتووە بۆ بارودۆخە ناخۆشەی کە باس لەبارەی کەمینەکان و مافی دەربڕین و قسەکردنی ئەوانەوە دەکات و ئەپرسێت ئاخۆ دەبێت ئەم کەمینانە بە زمانێک قسە بکەن کە ژمارەیەکی زۆر کەمی خەڵک ئەیزانن یاخود بە زمانێکی دیکە قسە بکەن. هەر بۆیە ئەگەرچی سیاسەت گۆڕەپانێکی گەورەیە کە تیایدا زمان و ڕەگەز و نەتەوە یەک دەگرنەوە، بەڵام ئەم گۆڕەپانە بێگومان لەسەر زمان وەستاوە ئەوڕێکی دەخات. کاتێکیش جیاوازەکان دەبێت لە یەک شوێندا کۆ ببنەوە و پێکەوە بژین، یەکسەر ئەوەی دێت بە مێشکی مرۆڤدا مافی مرۆڤە. مافەکانی مرۆڤ شتێکە کە دەبێت جێگای جیاوازی بێت. مافی سیاسی و مافی مرۆڤ دوو شتی جیاوازن. مافەکانی مرۆڤ تەنها بۆ نەتەوەیەکی دیاریکراو یەخود تەنها بۆ هاوڵاتیەکانی وڵاتەکەی نییە.
بەڵکو بۆ هەموو نەتەوەکانی ئەو وڵاتە یان ئەوانەشی کە هاوڵاتی وڵاتەکە نین ئەم مافانەوەکو یەکە. بێگومان لە دوای ساڵانی 1990ەوە سلۆڤینیا لە بابەتی مافەکانی مرۆڤدا هەنگاوی زۆر باشی ناوە. بەڵام کێشەی 20,000 کەسیش هەیە کە هاوڵاتی یوگۆزلافیا بوون و لە دوای ڕوخانی یوگۆزلافیاوە لەلایەن هیچ دەوڵەتێکەوە ڕەگەزنامەیان پێ نەدراوە. بە بەڕوای من ئەمە گەورەترین سەرپێچی مافەکانی مرۆڤە. لە پاڵ ئەمەشەوە کێشەی ڕۆمانیەکان کە لە هەموو لایەک و لە هەموو شوێنێکدا کەمینەیەکن بابەتێکی زۆر جیاوازە. سەرخۆبوونێکێک و بنگەهاوێ نەمرۆڤ بێ ئەمرێوێژی نەگەلێکی درێژە. ئەس باوەڕ دکم سلۆڤەنیا و زێدەژی لوبلیانە میناکە گەلێکی باشە ji بۆ vêna. Di navenda bajêr re çemê Lublyana diherike û bajar li her du aliyê vî çemî ava bûye. Her rê ji çem diçe û dîsa tê ser çem. Her çi qas Lublyana bajarekî ne zêde mezin e jî lê bajarekî giran û hesan e. Paytexteke Ewropayî ye lê ji aliyekî ve jî Balkanî ye û bajarekî serbixwe û azad e. Sigur que tomba, 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 nos podrá liberar. Pero si cette femme ottenja, les mans se van escorjant, y quan la força se més van, ella es més ampla i més gran. Penser-se que està podrida, però és que si et pesa tant, que a cop la força m'oblida, torna a maldir el teu cant. Si estirem tots, ella caurà, i molt de temps no pot durar. Segur que tomba, 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 ben curta, caduceja. Si tu respires fort per aquí, i jo respiro fort per allà. ئەژدیها سمبولی لیوبلیانای پایتەختە. بە گوێرەی ئەفسانەکە لیوبلیانا لە دوای ئەوەی پاڵەوانی یۆنانی جاسۆن و پاشا ئایتێسی خواردووە لەگەڵ ئەو ژنەی کە خۆشی ویستووە چووە بەرەو باشوور و بە هەڵا چۆتە سەر ڕووبارێک و ئێستا بووە بە سەرچاوی ئەو ڕووبارە. لەو باوەڕەشدان کە جاسۆن یەکەم مرۆڤ بۆ هاتووە بۆ ئەم ناوچێ کە لەگەڵ ئەژدیهاکەدا ڕوبەڕووی یەکتر بوونەتەوە. بەهۆی جوانی شارەکەەوە زۆر خۆشەکە وەکو گەنجێک لە لیوبلیانایە ژیان بەریتە سەر. ئەم شارە حەز بە لێخوڕینی پایسکلەکەن. ئەگەرچی شارەکە بچووکە بەڵام بەشی ئەوە ئەکا کە تیایدا کاتێکی خۆش بەریتە سەر و بەشداری چالاکی کولتوری و جۆراجۆر بکەیت. بە ماوەیەکی کەم ئەتوانی ئاشنای ناوچەکە و شارەکە ببیت و بە ئاسانی پەیوەندی لەگەڵ خەڵکەکەیە ببەستی. شێوە ئەندازەیەکەی زۆر سەرسوڕهێنەرە. ئەو شەقامانەی کە لە ئامرازی گواستنەوە ئۆتۆمبیل زیاتر مرۆڤی تیادایە وای کردووە کۆڵانەکان بۆ ژیانی ڕۆژانی خەڵک گونجاوتر بن. هەموو بینایەکیش دەرگای جیاواز لە بیناکانی دیکەی تیادایە. لیوبلیانا شارێکی بەم شێوەیە. لە ڕۆژگاری ئەمڕۆدا کاتێک سەیری ئابووری سلۆڤینیاکەین دەبێت ئەومان لە یاد نەچێت کەوا سلۆڤینیا دەوڵەمەندترین وڵاتی ناو کۆمەڵەی یوگۆزلافیایە. لە دوای سربەخۆیەوە ئابووری لە سلۆڤینیادا بەتەنها لە ڕووی خەڵک و دەستی کارەوە گۆڕانکاری بەڕووی بازاردا تیادا ڕووی نەداوە، بەڵکو لە ڕووی پیشەسازی وەبەرهێنانیشەوە هەڵگەڕانەوەیەکی لە ئابووری وڵاتدا دروست کرد. ئەگەرچی ئەم بارودۆخەش بوو بە بارێکی نەرێنی لاوەکی، بەڵام لە بازرگانی دەرەکی و لایەنەکانی دیکەدا قەرەبووی ئەم زیانانەی کردەوە.
ئەگەر بێت و ئەوە پیشان بدەن کەوا بازاڕێکی هاوبەش و سیستەمی هاوکاری کۆمەڵایەتی و دابینکردنی هەموو خزمەت گوزاریەکان بۆی و کۆمپانیا فەرمیەکان کە ژێر خانی ئابووری وڵاتەکە پێکدەنن لە وڵاتەکەدا بوونی هەیە، ئەوە سەرمایه‌دارانی دەرەوە سەرمایەکانیان دەخەنە کار بۆتان. هەر هیچ نەبێت تێڕوانینی ئەوروپا و ئەمریکا ئەوهایە. وە بزانم سلۆڤینیا توانی وێتی لە ماوەیەکی کەمدا ئەمە بکات، هەر بۆیە سەرمایه‌داران سەرمایەکانیان خستۆتە کار تایدا. چارەنووسی ئابووری هەموو وڵاتانی یەکێتی سۆڤێتی کۆن لە یەک ڕنگدانەوەدا ڕووی لە تایبەت بوون کرد، ئەگەرچی ئەمە بەگەشت سندنێکی ئابووری کورتی بەدووادا هات، بەڵام ئەنجامەکانی لە دواییدا زۆر مای خۆشحاڵی نەبوون. لە دوای دەستپێکردنی تایبەتبوون ئەومان بەدی کرد کە ئەوروپای خۆرهەڵات لەلایەن کۆمپانیا دەرەکی و وڵاتی دەرەکیەوە بە خراپە کەڵکیان لێوەرگیراوە و هەڵخەڵەتێنراون. وڵاتانی ئەوروپا بە وڵاتانە دادەنرێن کە داهاتی ئەم وڵاتانیان بۆ خۆیان هەڵدوشیوە، ئەگەرچی لەسەر کاغەز سەربەخۆیان ڕاگەیاندبوو بەڵام ئابووریان بەدەست وڵاتەکانی ترەوە بوو. لە پەرتەوازەبوون و هەڵوەشانەوەی یەکێتی سۆڤێت و یوگۆزلافیادا ئەگەر ڕۆڵی وڵاتانی خۆراوە و هاوپەیمانان وەلا بنین، ئەبینین کاریگەریە ئەرێنیەکانی وڵاتانی یەکێتی ئەوروپا لەسەر سیاسەتی ئابووری سلۆڤینیای سەربەخۆ لەگەڵیشیدا کاریگەری نەرێنی هەبووە، ئەمەش بەردەوام باز دەکرێت. لە دوای سەربەخۆیی وەزارەتی دەرەوەی ئەڵمانیا و نەمسا هەوڵێکی ڕاستەقینەیاندا بۆ ئەوەی سلۆڤینیای بەڵقانی بناسن. بێگومان لەم بارودۆخەشدا پەیوەندیە ئابووری و کۆمەڵایەتیەکانمان بەرەو ڤیەننا و بەرلین واتە بەرەو باکوور ڕۆشتووە. بێگومان لەگەڵ ئەوەی سەرەتا بنەما ئابووریەکان کاریگەریەکیان هەیە، لە لایەکی دیکەشەوە هۆکارە کۆمەڵایەتی و کللتوریەکانیش کاریگەریشی گرنگیان هەیە. ئەگەرچی لەو سەردەمەدا کاریگەریشی ئەوتۆیمان نەبینی، بەڵام بۆ سەربەخۆیی سلۆڤینیا پێویستمان بە ئەمە هەبوو. بێگومان ئەمەش ئەنجامێکی ئەبوو. لە پاشاندا ئەڵمانیا بوو بە مشەخۆرێکی ئابووری بەسەر هەمومانەوە. لەپاڵ هەموو ئەم لایەنە نەرینیانەی سلۆڤینیا سەرچاوی تایبەتی خۆی هەبوو. بەرهەمی پیشەسازی وەکو ئامێر و ئۆتۆمبیل و بەرهەمی دەرمانسازی و مۆبیلیات و بەفرگر و تایە و کاغەز و ئامێرە کارەبایەکانی هەبوو. لەگەڵیشیدا سەرچاوێکی دیکەی داهاتی وڵاتەکە کەرتی گەشت و گوزارە. باسکردنی ئابووری سەربەخۆیی کارێکی دژوارە، چونکە ئەگەر لە ڕووی ئابووریەوە سەربەخۆ بێت، ئەوە دراوی خۆت و داهاتی خۆت و سنووری خۆت و سیستمی ئابووری سەربەخۆیی خۆتی هەیە. سیستمە ئابووریەکان بەم دواییانە زۆر لە یەک دەچن. ئەگەر بەهای دراوی خۆماڵیمان لەدەست بدەین، سیاسەتی فیزیکیش لەدەست دەدەین، چونکە ئەوەی ئەم ڕێنمایە پێداوین خودی یەکێتی ئەوروپایە. تێکڕای داهاتی هەر تاکێکی سلۆڤینی بە نزیکەی 25,000 دلارە. کاتێک سەیری بازرگانی دەرەکی و هاوسەنگی بازرگانی دەرەکی وڵاتان دەکەین، دەبینین سلۆڤینیا بە بەراورد بە وڵاتانی دیکەی ئەوروپا وەکو ئیسپانیا و یۆنان و وڵاتانی کۆنی ناو یۆگۆزلافیا بارودۆخی ئابووریەکەی سەرکەوتوترە، بەڵام لەگەڵەوەشدا زۆربوونی ڕێژەی بێکاری لە وڵاتەکەدا لەم ساڵانەی دوایدا پێشهاتێکی ئەرێنی و باش نییە. لە سلۆڤینیادا ژیانی گەنجان بە سەربەخۆیی کارێکی زۆر دژوارە بەهۆی گرفتی ئابووریەوە، بە تایبەتی لە دوای قەیرانەکانەوە دۆزینەوەی کار و پێدانی کرێخان و بە کورتیەکەی وەستان لەسەر پێی خۆت هەتا بڵیت بۆ بە شتێکی زۆر گران و زەحمەت. هەر بۆیە گەنجان لێرە بە بەراورد بە وڵاتانی دیکەی ئەوروپا لە تەمەنێکی درەنگدا ئەتوانن ژیانی خۆیان پێکەوە بنێن. ژمارەیەکی زۆری قوتابیان لە دوای دەرچوونیان لە زانکۆکان پێیان باشە بچن بۆ وڵاتانی دیکە بۆ دۆزینەوەی کار. ژنان پێگەیەکی زۆر گرنگیان لە مێژووی سلۆڤینیادا هەیە. ژنانی یۆگۆزلافیا
ڕۆڵێکی گرنگیان هەبووە لە جەنگی جیهانی دووەم و جەنگ دژی نازی و فاشیزم و دامەزراندنی یوگۆزلافیا وەکو دەوڵەتێکی فیدراڵ و نوێ. خاڵێکی هەرە گرنگ و سەرنجڕاکێش ئەوەیە لەگەڵ ڕۆڵی ژنان لە سەردەمی جەنگدا ژنان توانیان مافی خۆیان بەدەست بهێنن و چالاکی و دامەزراوی نوێ بکەنەوە. وە لە دوای کۆتایی جەنگ ژمارەی ژنانی ئەندامانی ئەنتیفاشیست گەیشتبوونە ملیۆنێک. لە کاتێکدا ژمارەی پارتی کۆمۆنیست کە پێشەنگتر بوو ژمارەیان دەیان هەزار کەسێکە بوو. بەڵام لە چوارچەوەی دابەشبوونی یوگۆزلافیا و پێڕەوکاری سیاسەتی تازەی سلۆڤینیا ژنان گەلێک شتیان لەدەستدا وا بیریان دەکردەوە کە هیچ حسابێک بۆ ئەو ژنانە نەکراوە، وەک ئەوەی کار و چالاکیەکانی ژنان لە پڕێکدا فڕی بێ و ڕۆیشت بێ. من نەتوانم بڵێم کە ئەمڕۆ پێگەی ژنان هێشتا باشتر نەبووە. ئەمەش بەهۆی کولتور و دابوونەریتە کۆنەکانی کە هێشتا باویان ماوە. هەندێک بەربەس هەبوون کە ڕێگری لە بواری کارکردنی ژنان گرتووە. بەڵام لەگەڵ ئەمەشا ڕەوشی ژنانی سلۆڤینیا باشترە بەراورد بە وڵاتانی دیکەی ئەوروپا و ئەو تێکۆشانەی کە ژنان پێشکەشیان کردووە هەروە بە ئاسانی ناتوانین لە بیریان بکەین. یەکێک لە نیشانەکانی ئاستی خۆشگوزەرانی هاوڵاتی کەرتی تەندروستیە. سیستمی پاراستنی کۆمەڵایەتی و تەندروستی یەکێکن لەو نیشانە گرنگانی کە وڵات دەیبەخشێ بە هاوڵاتیەکانی. سربەخۆبوون وای کرد کە پێشکەوتنی گرنگ ڕوو بدات لە کەرتی تەندروستیدا، بەڵام ئەبێ ئەوەش بڵێم کە لە پێشتریشدا سیستەمێکی تەندروستی پێشکەوتوبوونی هەبووە، بەڵام لە ڕووی کەلوپەلی تەکنەلۆژیاوە و پەیوەندیەکانیشمان پێشکەوتنی گرنگ ڕوویداوە. سیستەمی بیمە سیستەمێکە کە کەمتر خەرجی دەدەیت، بەڵام زیاتر دەرفەت و توانای تەندروستی بەکاردێنی. بیمەی جیاواز بۆ کارمەندان و خانەنشینان هەیە، بەڵام لە هەمان کاتدا لە 5 کەس 1 کەس بیمەی نییە. سیستەمی بیمە ئەکەوێتە سەر خواستی هاوڵاتی و هیچ زۆرێک لە بەکارهێنانیدا نییە، و کەسانێکی بێماڵ و حاڵ هەن کە توانای بیمەکردنیان نییە. هەر بۆیە دام و دەستگای تایبەت و سربەخۆ بۆ ئەو کەسانە کار دەکەن و ئەتوانن تێچووی چارەسەری نەخۆشخانە بگرنە ئەستۆی خۆیان. بۆ سلۆڤینەکان زمان تەنها زمان نییە، بەڵکو بۆ ئەوان نیشانەی هۆشیاری نەتەوەییە. سلۆڤینەکان چەندین ساڵە بەهۆی زمان و کلتورەکەیانەوە ناسنامە و نەتەوەی خۆیان پاراستووە. دەکرێ بڵین زمانی سلۆڤینی بۆتە پارێزەری ناسنامە و نەتەوەیی. زمان نەسەیری نەتەوە ئەکات، نەسەیری ناسناماکە. ئەکرێ زمانێکی تر دروست بکرێ، یان بەهۆی بەکارنەهێنانیەوە لە ناو بچێ، ویان زمانی وڵاتە داگیرکراوەکان ئەکرێ گۆڕانی تێدا دروست بکرێ، یا تێکەڵ بە زمانی تر بکرێ. بە بۆچوونی من پێویستە ڕاڕایی و دوودڵیەکانی نەتەوە و ناسنامە بخرێنە لایەکی ترەوە و پێکەوە ژیان بەسەربەرین. و هەروەها لە لایەکی ترەوە ئەشێ ناسنامە و نەتەوە بخەینە پێشوو، گرنگی خۆی هەبێ لەلاو، بەڵام زمانی شەمان گرنگ و پێشکەوتی خۆی هەیە. زمان مێژووە، بۆیە نابێ بە هیچ شێوەیەک تێکەڵی سیاست بکرێ. لە سلۆڤینیا زمانی فەرمی سلۆڤینیە و خوێندنیش هەر بە زمانی سلۆڤینیە. لەلایەکی دیکەشەوە لە چەند ناوچەیەکی تر بە زمانی هەنگاری و ئیتاڵی قسە دەکرێت. سیستەمی خوێندنی سلۆڤینیا لە 3 قۆناغ پێک دێت: خوێندنی سەرەتایی و هەروەها ناوەندی و زانکۆ. لە دوای خوێندنی سەرەتایی خوێندن ئەبێت بە 2 بەشەوە، کە یەکێکیان پیشەیی و پێشتر 9 ساڵ خوێندنی سەرەتایی بە ناچاری بووە، بەڵام دوای سربەخۆبوون دووبارە ڕێخستنەوە لە سیستەمی خوێندندا کراوە. واوایان کردووە لەگەڵ ستانداردی ئەمریکا و یەکێتی ئەوروپایە بگونجێ. بێگومان ئەمەش چەند کێشەیەکی بەدوای خۆیان هێناوە، وەک کێشەی دارایی و هەروەها خوێندنی باڵا.
لە سەدا 60 پێکهاتەی سلۆڤینیا لە کاسۆلیکیەکان پێکدێ. جگە لەمان ڕێژێکی دیکەش لە بێباوەڕ و موسڵمان و مەسیحی بوونیان هەیە. لێرە دینی کاسۆلیکی باڵادەستە. کڵێسای کاسۆلیکیەکان دامەزراوەیەکی زۆر بەهێزن. ئەوان بە شێوەیەکی فەرمی لە دەرەوەی سیاسەتن، بەڵام لە ڕاستیە کاریگەری گەورەیان هەیە. سلۆڤەنیا دەمێکە درێژ تێکۆشینج بۆ سەرخۆبوونێدایە لێ دەرەنگ سەربخۆبوویە. لێ سەرخۆبوونە سلۆڤەنیا نە سەرخۆبوونێکە نویسکی تەنەیە. هەرچی قاس هەنێک ژنفشێ خۆرد دەبێ پشتێک و سلۆڤەنیا 2004 دە قبولی یەکیتیە ئەوروپا بوو مە سەرخۆبوونا خۆڵندا کردژی ونکارن دە هەر گاو و کێلیە ژیانێدا سەرخۆبوونێ ببینن لە سلۆڤەنیا د کۆلاناندا د ئاڤاهیا باژێردا و دروێ مرۆڤاندا. مخابن ڕێویتیا مای بەر بە دەریە سەرخۆبوونێ لە سلۆڤەنیا ئیرۆ دقەدێ لێ ئەم بخۆرە هەنێک ئازادی دەڤلیکەنی و میهڤان پەروەریژی دبن و دچن. هەتا وڵاتێکی دی و ژیانێکی دی سەربخۆ بمینن و بمینن دە ئازادیەدا. ئەتوانم بڵێم ئەو تێکۆشانەی کە سلۆڤینیا لە قۆناغی سەربەخۆبووندا ئەنجامی داوە لە هەمان تێکۆشانی کوردان دەچێت. زۆر گرنگە کە کۆمەڵگایەکی بەهێز بوونی هەیە و پەیوەندیەکی بەهێز هەیە لە نێوان دامەزراوە جیاوازەکاندا کە دەتوانن پێکەوە گفتوگۆ بکەن. گرنگ نییە کە لەسەر هەموو بابەتێک ڕێک بکەون، چونکە گرنگە کە جیاوازی بوونی هەبێت، بەڵام زۆر گرنگە کە پێکەوە هەماهەنگ بن لەسەر کێشە بنەڕەتیەکانیان. لە ڕووی مێژووییەوە لێکچوونێکی زۆر گەورە لە نێوان کورد و سلۆڤینیەکاندا هەیە. سەربەخۆبوون زۆر بە گرنگی پەیوەندی هەیە بە جوڵە جوگرافیەکان و بڕیارەکانی ڕۆژەوە. گەر ئێمە لەلایەنی سیاسیەوە لێ بڕوانین و هەڵی بسەنجێنین، بە بڕوای من لە ڕۆژگاری ئەمڕۆدا تەنها کوردەکانی عێراق نزیکن لە بەدەستهێنانی سەربەخۆبوونی خۆیان، چونکە ژێرخانی ئابووری و سەرچاوەی وزەی خۆیان هەیە و پێگەی جوگرافیان باشە. لە هەمان کاتدا پەیوەندیان لەگەڵ ئەو وڵاتە سەرەکیانە هەیە کە چارەنووسی خۆرهەڵاتی ناوەڕاست دیاری دەکەن. گرنگترین شت بۆ ئەوەی بەردەوام بی بۆ سەربەخۆیی سەقامگیریە، بەڵام نەک تەنها سەقامگیری سیاسی، بەڵکو سەقامگیری ئابووری و کۆمەڵایەتیش گرنگە بۆ هەموو وڵاتێک. ناسەقامگیری وڵاتێک کاریگەری نەرێنی لەسەر وڵاتێکی تریش دروست دەکا. لە ڕابردووە زۆرێک لەمانە ڕوبەڕوومان بۆتەوە.